منبج لعلیه کی ویجاره رجاوه حلبه عفرین ادلب و داره میدان شرن تاویکو ده سال درباس بویده حکومت سوری بالیکاریا روسیه و ایرانی و هفت پیمانین خواه کاری بو همو ارداخواه کنترول بکه جدست گروپین جدا ین اپوسیون درخه و جاره شرکی دن هیا دنافبرا اپوسیون خواب خواده جبهت نصره لگل گروپین دنین سر به ترکیه ده او نافچه هدیه دید که بند دسته جبهت نصره که دو حکومت لهنه شروفهم بهتر لسر شر میدانی و نافچه انها ده ویدیوگرافیکه که ده افکار من حسین عمر برپرس دیسک روشاوه کورسان سوریه قال من پیشکش دکه مامساتو بخیراتیه اف شرا نهال میدانی الکودریه لکیجان پارزگاه هنر لسوریه بله نها آرامی تمامتی سوریا امکارن بجن جه گرتیت هنه او باکر روج آوای سوریا پارزگاه ادلب تمامتی روج آوای حلبه باکر ادلب روج هلات باکر لازقیه اگر امل سر خریطه بحث کن اف هریما کو ما بحث کرد ناف چار پارزگاه دا دابش دبی تواهی روبری وینا 8937 کیلومتر چار گوشنا نها دسته تحرير الشام هيئة تحرير الشام كونسريا بريا او دور همه بتمامتي كنترول كريا بشويه كي راست 7200 كيلومتر چارگوشا قلت كي حشتش صدي جوي روبري هاني دسته ويدايا تاني هناك باجار معنا وكا معرة نعمان واريحات نقبنا ادلبي ومعرة نعمان ده خديه وان باجارات جالاك باني ويد هيري ندانكو بارجه نصرة الويورنا فكرن ليه بشوية كيف فعلي أظهرهم تمامتي كتيجر دسته ريفابريا حكومة إنقاذ أبصر نصرة يعني أف شراب درستاهي دنافبرا هيئة تحرير الشام وكيجان جروبان دا دركفا أو جهين كل رافيانا تشكدار أو دسته كده بون بله بشوية كي سركة دو جروبي سركة هنا زنكي و أحرار الشام زنكي بهتر الروج آوای حلبيل أتارب جدستوي هاتا درخستن دارت عزة لروج آوای حلبيل جدستوي هاتا درخستن دفردي بهتر دشتا غاب وتشاي شحشب ودورو بري ادل بيت دسته أحرار الشام دابون هردو جروباجي خوا جناف بريا خوا حل كرنا تشكدار نمانا دبن تشكيدا بشكي مازن جوانا شوا دورا عفرينه امنها ورنا سر يعني اف تشكدارن كودا دشاردار رافيانا هموان بري خداي عفرينه عفرين امورنا سر عفرين الجورزان ياري كورودا وجناف عفرين بدست خصنا هر ايرو سي جارا تشكدار تشونا هرما عفرينه جارا يكي 500 تشكدار نور الدين زنگي تشونا هرما عفرينه جارا دو نزيكا 3000 تشكدار ومالباتي وانجي بواره تشونا هرما عفرينه شويه كي سركجي الجندريس راجو وبلبله هاتنا جهكرن بهترجي الجندي دورو بريوان هاتنا جهكرن 1000 تشكدارج اتارب تشوبوكو برانيا وانا احرار الشامبون اوجي جهانا هرما عفرينه ده 1000 تشكداري ديجي البندي تواوكرنا ريكفتنينا كو اوجي هرنا هرما عاري افا ريكفتن دشنو داري بله افان خواد تشك دانينا هي احرار الشام ونور الدين الزنكي نمان ادوي هرميدا تشك نمارات كن يعني نابرنا ودامي عفرينا كو باجركي كردستاني بويا باجركي كردي بويا افقا تشكدار تشوجه هوان تعداد كبونا هجمروان اگر امهرنا سروي خالي وجات تي پیش بینی کرن کودنا و اگر هر شرکی مازن چنه بيجي بشخوام تخوازن بيجن او شرطانه 8 روجابو بهترجي جهنا دست نشان كريبون يعني نج شركي فكريبو بهترجي بهنا ركفتنا كسياسي جيتي تي پیش بیر کرن کو نزيكا 10000 چکدار و مالباتي خو بگهنا عفرين نافا في هفتيه دا بري عفرين وري كنترول کرن جاليه هزه تركيا و اوبوزيسيونا سوريا و رجا كردا ناف بنار نوت حتى نوت و 5 صديبو نها زانياريه کو مجناف عفرينه ورغرت ند بجن رجا كردا دابزيه صح حتى سو 5 جسدي بعفرين وهرمين عفرين ودورو بريوي اوا كون هاد بن دسته هزه حكومات تركيا واوبوزيسيون دايا رجاء عربي هاورداغ هاي 6 حتى حفته جسدي اكر حمول كوك داري افحمول هرما عفرين بونا كو هاتنا افحموج روج افاي حلبه ج ادلبه ج
پارێزگەهێ دی ئێکۆ چەکدارێک و هاتبوونە دەرخستن جواهرێمە ژغوتاش دەوروبەرا شامێش حمسێش هەموو پارێزگەهێ حەلەبێ وێ دەرێ گروپێ چەکدار و ماڵباتێوانە هاتنە بجهکردن توازم دەبین یەکە بچوچک بێژم مەسەلەن هەرێما ئەفرینێ لە گوندێکی 100 مال کوردێ ڕەسەن لێمایە 100 مالێ عەرەبێ هاوردە ئانینە لێ ماڵباتا کورد لێ دەرێ دکەسن سێ کەسن تەنێ پیرەمێر و پیرەژنمانە ماڵباتا عەرەب حتا 15 کەسایە ئەگەر 100 مالێ کورد و 100 مالێ عەرەب الگوند مابن هژمارە کوردات بێ 300 کەس یا عەرەبات نەقەبێنات 1200 حسا 1500 کەس دەیە بوی شێوەی هەرێما ئەفرینێ لەبەر پێلەکە نەتەنێ گوهرتنا دیموغرافیەتی عەرەب کرێنە حەلاندنا پێش حەلاندنا کوردایەت وێ هەرێمێدا بتایبەت ئەگەر ئالۆزیەک یانجی شەڕێک پشتی کۆنتترۆلکردنا جەبهەت و نووسرا شەڕێک لور ببێ ئەگەر دناو ئۆپۆزیسیۆنی و نووسرا دەبێت دیسا یان دەقەبێنە حکوومەتە سووریا و رووسیا جالیکی و نووسرا دەبێ عفرین کەوێ بن پێلا غەرقکردنێ بە عەرەبێن هاوردە باشە ئەف ئەفرین ڕۆڵە حکوومەتە ئەسەد و هەروەها تورکیە چێ دەوێ ناوبەرێت بەڵێ نها لەشکەرکێشی سەر هەردوو ئانیا هەیە ژعالیەکی بە حکوومەتە سووریا هێزەکە مەزن لە باکوڕێ حمایە نێزیکی کەفەر نبوودا و وانە کۆمکریەت دهۆژی وەزیرە بەرگریا سووری بریارە سەرۆکێ سووریا بەشار ئەسەد چوبووە دەرێژ بۆ هێزێ خوا چاودێریە لێ بکە و ڕەوشاوێت تەماشا بکە هێزەکە زێدەج ئالی حکوومەتە سووریە ڤەلور کۆنت بێژ ئالیە دیڤەش تورکیاڤەژی هێزەکە مەزن تێ کۆمکردن سەر سینۆر وەکە راپۆرتێک و ئیرۆگ هانەمە بەری ئەموەرنە ستۆدیۆ هەنێک راپۆرتت بێژن بەشێکش هێزەی تورکیا دەرباسی ناو هەنێک جها لە ئیدلبێ بووەش بەرکۆ ئەمزانن لە پارێزگەها ئیدلبێ و ئەف دەڤەرا کۆ ناوێ دەڤەرا هێمنیا نەمرە 4 دەهاتەکردن 12 خاڵێ چاودێریە ئارتێشا تورکێ لێ دەڤەرێنە هەنێک راپۆرتت بێژن ئیرۆ هێزەکە تورکیا دەرباسی ناو پارێزگەها ارتشا تركيا وهزل إدلب هي تحرير الشام هنا نينا أو خالد چاودێریە ئێ ئارتێشا تورکیا خالن تەنێ ینی بەلاوبوونە ئارتێشێژ گۆگۆ ڕوبڕووبوونە ینی ڕوبەرێکیش عردێ کۆنتترۆل بکەن نینە تەنێ خالێ چاودێریە نە ڕێکەفتنا ئەستانە و سۆچیە نەڤبەرا رووسیا و تورکیا و ڕازیبوونا ئیرانێ و حکوومەتە سووریا ئەو خال حتانها توشتێک نەهاتیە گوتن کۆ هیچ ڕوبڕووبوونێکی یانجی ئالۆزیەک نەقەبێنا وان خاڵێ حکوومەتە تورکیا ئارتێشا تورکیا و چەکدارێ نووسرادا دەرکەتنە لێ ئەس دەبێژم ئەف هەموو مەسەلەکە سیاسیە ئەسڵەن ئەف شەڕێهانێ شەڕێکی بهتر بریارەکە سیاسی بوو ئەفش هەفتوو جودا بوون لەگۆر سۆچی و ئەستانە دوا بوو 22 vê heyvê تورکیا وەکە ئەرکێوێ بوو گروپێ ئەوێ کۆ تێنە ناسکردن تەرۆریست لەگۆر بریارە ئەنجومەنە ئەسایشا ناودەوڵەتی دناودە جوبهەت نەسرا و دو گروپێ دی هەنە لێ دەرێ بهتر نێزیکی داعشن حراس الدین و ئەنسار الدین ئەوژی نێزیکی نووسرانە لێ دەرێ إدلب بەلێ دوا بوو ئەڤنا وەرنە جوداکردن ژوێ ئۆپۆزیسیۆنا کۆ سووریا چیە تورکیا ناوێوێنە میان ڕەو یانجی معتەدل بکورتاهی گەلێکی بکورتاهی حکوومەتە سووری مەترسیە ئارتێشەوان ئێرشی سەر ئیدلب بکە هەر گوهرتنەك هەر تەفگەڕێک ببێت چارچۆڤەی ڕێکەفتنا سیاسی و هەفتێگەشتنا سیاسی دەیەش بەر ئەمزانن رووسیا و تورکیا vê دۆسیەیە لە دەستەی خۆتگەڕێنن بریارە رووسیە شێوەیەکی سەرەکە و تورکیا ئەگەر رووسیا بریاردا دەبە کۆ هێزەی حکوومەتە سووریا هەریکێن پشتەوانیا ئەزمانی یا رووسیا خەتا دەولی خەتات ناوبەرە ڕیاد ناوبەرە حەلەبێ و شامێدا کۆ بەشێکی سەرەکە ژێت بندەستێ چەکدارایە دەبە کۆ ئۆپەراسیۆنەکە بچووک یانجی دەست نیشانکری ببێژ بۆ کۆ ڕێد ناوبەرە شامێ و حەلەبێدا وەرێ دەست نیشانکری پێشبینیە ئاوارەبوونا چەند کەسە تێکردن بێگومانی هەر بارێ خوددانە ئەفرینە ئیدلب بەری vêna ئیدلب وەکە خەزانێکی مرۆڤاهیە نێزیکە راپۆرت بەحسا 2 ملیۆن حتا 3 ملیۆن بەشەر لە پارێزگەها ئیدلبێ و دەردۆراوێتکەنیش گەلک دەڤەرا تێدا کۆم بوونا بدەهان کامپ هەنا ئەگەر ڕوبڕووبوونێک یانجی هیچ هەر ئالۆزیەکە شەڕ دە هەرێمێدا دەرکەوێ عەفرین لە پێش پێلەکە بن ئافکردنێ کۆچبەرە سن ئۆمار بەرپسەرە دیسکە ڕۆژاوای کورسان و سووریە سوپاس ji بوویتە بۆ vê şirûvê